ساڵی 2023 هاوشەوەی ساڵانی ڕابردوو ساڵێکی پڕ لە توندوتیژی بوو بۆ ڕۆژنامەنووسان و 247 ڕۆژنامەنووس لەم ساڵەدا پێشەلکاریان بەرابەر ئەنجام دراوە و پێشەلکاریەکانی مافی بەدەستێنانی زانیاری و جیاکاری میدیاییش ڕۆی لە هەڵکشان کردووە. لە ساڵی 2023 249 پێشەلکاریمان بەرامبەر بە 247 ڕۆژنامەنووس و کەناڵی ڕاگەاندن و دامەزراوەی میدیایی تۆمار کردووە کە 134 حاڵەت لەو پێشەلکاریانە ڕێگری و جیاکاری بۆ لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندندا و هەروە 38 حاڵەت پێشەلکاریمان هەم بۆ تایبەت بۆ بەسەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەنووسان لە کاتی تەرخێکردنی ڕووداوەکاندا و هەروەها 37 ڕۆژنامەنووس دەستگیر کراون دەستبەسەر کراون بەبێ بڕیاریداندا و هەروە 27 حاڵەتی تریان هێرش و سوکایەتی وە بۆ هەڕەشەکردن بۆ لە ڕۆژنامەنووسان و 5 حاڵەتیشمان هەیە کە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان وە بەدەر لە یاسای ڕۆژنامەنووسی بە یاسایەکی تر ڕۆژنامەنووسەکانیان سزا داوە و 4 حاڵەتی هێرشی ئەلکترۆنیمان هەبوو لە ساڵی 2023 و 2 حاڵەتی شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی و هەروەها 2 حاڵەتی هەڵبوونان لەسەر ماڵی ڕۆژنامەنووسان تۆمار کردووە لە ساڵی 2023 دا. پۆلیسی سلێمانی دەڵێت هەوڵی ئەوەیان داوە بۆ ساڵی ئایندا ڕۆژنامەنووس دەستگیر نەکرێت و بەپێی یاسای کاری ڕۆژنامەوانی مامەڵەیان لەگەڵدا بکرێت. لە ساڵی 2023 تەواو ئیشمان لەگەڵ سنتەری میترۆ و یەکێتی ڕۆژنامەنووسانی کوردستان کە تەنسیقەکە بێ لەگەڵمانە کاتێک فەرمانی گرتن یا بانگەشتنی ڕۆژنامەنووسێکرێ ئەوان نوێنەری یاسایان بنێرن دۆسیەکە بخوێنێتەوە دواتریش بۆی معلوماتیانە بێ لەسەرەوەی کە ئەو ڕۆژنامەنووسا بە پرسی ئەوان و بە ئاگاداریەوان هاتوو ئیجراعاتی لەگەڵا کراوە هەروە بۆ دادگاکانی ژێمە قسەمان لەگەڵدا دۆرە بە ڕێزەکان کردو کەوانی ڕۆژنامەنووسن بەپێی یاسای نوێی ڕۆژنامەنووسی ئیجراعاتیان لەگەڵ کڕی ئەگەر کەسەکە لەلایەک ترەوە بەشتی شخصیشتی نەگردبێت لەگەڵ کەسێکە ئەگەر بابەتەکە گشتی بێ شتێکی گشتی نووسی بێ بە نوێی ڕۆژنامەوانی ئیجراعاتی لەگەڵا بکرێ. هۆکاری زۆری توندوتیژیەکان و پێشەلکاریەکان بۆ جێبەجێ نەکردنی یاسای کاری ڕۆژنامەوانی دەگەڕێتەوە. لە هەموو حاڵەتێک ئەگەر یاسای ژمارە 35 کاری پێ بکرێ بە دڵنیاییەوە ئەو پڕی ڕۆژنامەنووس غەرامەکرێ هیچ ڕۆژنامەنووسێک نبین لە زیندانە بەڵام لە کوردستان ئێستا ڕۆژنامەنووسێک لە زیندانەیە جا ئەوە لە سنووری دوهۆکا بێ یا لە هەڵەبجەیە بێ لە هەر شارێکی کوردستانە بێ بە نسبەتی ئەمەوە زیانەدا لە چیە لە نێوبانجی هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان ئێستا و دۆخی ڕۆژنامەنووسان و پاراستنی مافی ڕۆژنامەنووسان پێوەرێکی گرنگە لە راپۆرتە نێودەوڵەتیەکانە سەبارەت بە هەرسەنگاندنی تەجروبەی کوردستان. بەپێی راپۆرتی ڕێکخراوی پامنێرانی بێسنوور و ڕێکخراوی CPJ عراق لە ریزبەندی 8 لە خراپترین وڵاتانی جیهانە بۆ ڕۆژنامەنووسان و بەژینگەیەکی پڕ مەترسیدار بۆ ڕۆژنامەنووسان هەژمار کراوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.